پروژه هەرێمکردنا پارێزگەها کەرکووکێ ڕۆژ بۆ ڕۆژێ ناڕازیبوون و دڵگیرانیا زێدەتر لە دیفخۆ دەینیتن. بەتایبەتیشی کواف پروژه دژی بڕیار و ڕاستپەردەیەن کۆنگرەی و سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکرداتی هەفتپشکە یەکێتی و گۆڕانژی دراگەهاندنێکیدا لەسەر کوردستانی بوونا کەرکووکێ و ڕاتکردنا هەرێما سەربەخۆ بۆ وێ پارێزگەهەیە کرینە. ماوەیەکە پەرسا هەرێمکردنا کەرکووکێ هاتیە ئازراندن و بوویە جهەیە گەنگەشەیە ئالیەن سیاسی و چاودێر و میدیا خاندنێن جدا جدا بووتکەن. هەرێمکردنا کەرکووکێ دگەل کۆنگرێ ئێکەتی و مەکتەبە سیاسی و سەرکرداتی وی پروژەی ڕات دکەن. ئەڤەشی دەدەمێکیدا هەفتیەبووری دەیەکەمین کۆمبوونا سەرکرداتی هەفتپشکە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزاوە گۆڕاندا ڕاگەهاندنە کەتە بەڵاوکردن و دەیەک ژێ خاڵنوێدا هەرێمکردنا کەرکووکێ هاتەڕاتکردن. ژاڵیەکێ دیڤە هەر لە هەفتیەبووری دە کۆمبوونا شاندە بلند یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتە دیموکراتە کوردستانێدا ڕژدی لەسەر کوردستانەی بوونا کەرکووکێ و ڕاتکردنا پروژێ هەرێمکردنا وێ پارێزگەهێ هاتیەکردن.